بەڕێز بورهان بەرزنجی میوانە لە لامان و گفتوگۆی زیاتر سەبارەت بەم کۆمەڵە شعرە دەکەین. مامۆستاگیان سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. لە ناونیشانی دیوانەکەەوە دەست پێ دەکەم. ئێستا کانیم و خۆت ناکەی بە گۆزەم، وێنەیەکی شعری زۆر جوان و قوڵە. بیرۆکەی ئەم ناونیشانە لەکوێوە سەری هەڵداوە؟ هەڵبەت جوانیەکان خۆیەوە بەخشێ شاعری شەبێ ڕابردوو ئێستای و داهاتووی ملەتەکەی هەر لە بەرچاو بێت. بۆیە ئێمە لە داهاتوومانە کانی هەموو شتێ بووە بۆ ئێمە، کانی جوانی بەخشیوە، کانی عشقی بەخشیوە، کانی کۆی کردینەتەوە، کانی زۆر شتە لە کەلتوری کوردیە. بۆیە من ئەوەم ناونە ئێستا خۆم کرد بەکانی، ئەویشم کردو بە گۆزە. گۆزەش قسەیەکی زۆر و باسێکی زۆر و ئەتوانێت دراساتێکی زۆر و یعنی توێژینەوەی زۆری لەسەر بکرێت. جەنابتان لە شارێکی وەکو دووسقورمات و گەورە بوون کە پڕە لە فرە ڕەهەند و فرە کللتور و فرە زمان. ئەمەیە بپرسم ئەم فرە کللتوری و فرە زمانە تا چەند کاریگەری لەسەر شعرەکانی بەڕێستان هەبووە؟ دووسقورمات خۆی شارێکی جوانە، شارێکی پڕ کورد و کوردی جوان و تورکمانی جوان و عەربی جوان، بەڵام هەڵبەت زۆرینەکە کورد و تورکمان بووە. جوانی لە شارێکە بەرجەستە بکرێ، شاعرەوە ئەخوازێتەوە بۆ خۆی. شاعر لەناو جوانیەکانی ئەوانە بژێت، هەڵبەت هەموو جستەی هەموو گیرفانەکانی، هەموو باوڵەکانی، هەموو با بڵێن بخچەکانی چاوی پڕەبێ لە جوانی ئەوان. جوانەکانی ئەوان هانیدام زۆرجان لەگەڵ ئەو دولبەرەی کەوا ئەینووسم کەوا بەڕاستی دیوانەکەم بۆی تەرخان کردووە. ئەوەی هێناوەکەوە بورهان بەرزنجی هان بدات بۆ نووسینی جوانیەکانی ئەوان بۆ نەتەوەکەمیش تۆماری بکەم. بەڵێ، ئایا شعر لای ئێوە ئامرازێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی پیربوون و لاوازی جەستە یان چی؟ هەڵبەت وایە لای شاعریش پیربوون نییە، جەستە لەوانەیە فیزیکی بڕوات. من ڕۆژێ لێیان پرسییم بە ئەوەش هەر بڵێم، ڕۆژێ لێیان پرسییم لە دیدارێکیان مامۆستا تۆ بۆش پرچت بۆیە ناکەی پەیوەندیە بە جوانی. من وتم من کاتێک پرچم کە بەدەستیان دام کە وتیان ئەمە پرچی تۆیە ڕەش بوو کە ئەو ڕۆشت خیانەتی لە من کرد، من بە دوای خیانەتکاران ناگەڕێم. هەڵبەت شعر وایە، ئێمەشی بۆ کۆمیلەتی کورد پێویستمانەکەوە شعرەکانی ئێمە لە ئاستێکا بن بتوانین بیگەینی نەجیهان. هەڵبەت کانیم و گۆزەم ینی کانی قسەی زۆر هەڵەگرێت. یەکێک لەو قسانە ئەڵێم ئەتوانم پێ بڵێم بینای وەزارەتی ڕۆشنبیری ئەو زەمانە بووە. کانی هەمومانی کۆ کردووەتەوە، چاخانە نەبووە، قاوەخانە نەبوو، هەموو گەنجان و هەموو پیر و مانە چوونە بە دەوری کانیا کۆبوونەتەوە. لەوێ گۆرانی دروست بووە، لەوێ چیرۆک دروست بووە، لەوێ ڕۆمان دروست بووە، بەسەر هاتەکان گێڕاونەتەوە. ئەگەر دارێکیش لەو نزیکە هەبوایە ئەبووە جێژوان. ئەو دارە ڕۆڵی وەزارەتی ڕاگەیاندنی گەیاندووە ئەو زەمانە. کوڕانیان کچانێکتریان خۆشویستایە لە نزیک چڵێکی دیارێکراوە نیان لە ژێری دارەکە نامەیان بۆ یەکتریانە. گۆزەش بەڕای من ئێستا ئەو زەمانە گۆزە مۆبایلی ئێستا بووە، ئامرازێکی پەیوەندی بووە. مامۆستا بۆ لەمە دووە چی بە دولبەر دەڵێیت؟ و دولبەر کێیە؟ دولبەر کێیە؟ ئەوە وا بزانم لە زۆر دیدارەکانە لێ ئەم پرسیوم کوردستانیە، کوردە و کوردستانیە، ئەوەندا توانم بڵێم. بۆ لەمەودا چی پێ بڵێم؟ پێ ئەڵێم گۆزەت ئەم جارە لە ڕێی کانی منابشکێنە. دەفەرمونراوە کەشمان پێشکەشکە. گەلە سوپاس. لەمە دووە من بەفرم و لە بن پێیەم عشقەتدا دەبارێم. لەمە دووە سێبەرت چەترێکە بەسرمدا هەڵی دەدەم. لەمە دووە وەک تەزبیحی دەستی دەماخی ئیماندارم.
ناوت پڕ بەگوێی دڵم دادەهێنم لەمە دووە خۆر بکە با خەڵمەوە و وشە تاریکەکانی ڕۆژگارم ڕاوبنێ مانگم بە و لەگەڵ ئەستێرە گەنجەکانی دڵم سەما بکە لەمە دووە خۆشەویستیت لە باتی ئاو دەخۆمەوە و لە جیاتی نان و ماستی بەیانیان خەندەکانت دەنۆشم وەکو دەستوری جارانی ئەوینداران هەموو بەیانیە پڕ چارۆکەیە کولێرەی گەرمی شادی بە دراوسێ و ئازیزاندا دەبەخشێنمەوە. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئەو هۆنرایی پێشکەشە کردین. سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە هیوای بەردەوامیت بۆ دەخوازم. زۆر سپاس.